سڵاوتان لێ بێوم کاتتان باش لە وڵاتی ئەرمینیا لە سەدا 2 دانیشتوانەکەی ئەرمەنی نین یاخود بڵین دانیشتوانەکەی پێکاتێکی دیکەن لە ڕووی زمان و ڕەگەزەوە جیاوازن لەم وڵاتە. ئێزیدیەکان لە ئەرمینیا ژمارەی ئەتوانین بڵین دووەم بەپێ ئەو داتا و ئامارانەی لایەن سەرۆکی ئێزیدیەکانی ئەرمینیا هەیە، دووەم زۆرینەی دانیشتوانی ئەرمینیان. ئەمڕۆ لە ئەرمینیا لە پایتەختی وڵاتەکە یەریڤان سەردانی سەرۆکی ئێزیدیەکان خدر هاجۆیانمان کردو بۆی لە بارودۆخی ئێزیدیەکانی ئەرمینیا و هەروەها پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەگەڵ ئەرمەنیەکان یاخڵین بەشداریکردنیان لە حکوومەتی ئەرمینیا چۆنە بۆ مەبەستە شاتونێتە ماڵی خدر هاجۆیان سەرۆکی ئێزیەکانی ئەرمینیا سوپاس بۆ ئامادەبوونت. من پێش هەموو شتێک ئەمەوێت باسی ئەم جێگی بکەین کە ئێستا ئێمەیلین. ئەم وێنەی کە لێرە هەیە وێنەی باپیرە گەورەی بەڕێز هاجۆیانە کە پێش ئەم لێرە سەرۆکی ئێزدیەکان بووە و خەڵاتانی کە لێرە دانرا ئەو مەدالیانە خەڵاتن لە وڵاتی ئەرمینیا پێیدراوە و ئێزدیەکان لە ئەرمینیا ئاڵای تایبەت بە خۆیانیان هەیە. من بە وردەکاری زیاتر و بۆ پرسیاری زیاتر لە سەر ئێزدیەکانی ئەرمینیا دەچمە لای بەڕێزاجۆیان دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت. پێم بڵێ ئەم بەتایبەت ئەم پەردە یاخود ئەم جێگەی کە لە پشتی ئەمەوە هەیە چییە؟ بەڵێ خێر هاتنە ئەم بێژم کو هەر ئێزدیک ژیانە خوادا ماڵەویدا ئاسایی ستێر هەیە ئەف ئەم ناو دەکەن ستێر یانێ جێ پیرۆز ماڵێدا جێ خۆدانێ ماڵێ ئەم دەبێژن و تایبەتی خۆدانێ مە شێخ و بەکرە خۆدانە شێخ و بەکرە ئەم ئێزدی دەبێژن و مەحناوێ هێ پیرۆزتر بوو وەختە ئێزدیە ساڵا 1915 هاتنە لەڤر وەختە فەرمانێ gelek tiştên pîroz di nav wan cilada derbasî vê derê kirin û di wir de malê şêx û pîrên me yanê ruhaniya me malê wan da tiştên pîroz ziyaretî navda ye yani êzdî diçin serê xwe berditewî Wata me cêgî paristine lêre belê cê duayê cê pîroz e û em pişt min dibînin alayê ew ala yani em beyraq em dibêjin ew beyraqa êzdiya ye êzdiya Ermenistanê ye û di tarîxa me de sala 1988 da ewil car hatiye xeftandin bes ew çawa bû wextê heja êzdiya dest pê bû ji bo naskirina êzdî wek qewmî li Ermenistanê da di wî çaxî bi serokatiya Ezîzê Emer û bi rêveberiya şêx û pîrên me hingê ew ala ji qewla hate derxistin û mehna spî yani پیرۆزبایا wê wekî milletê êzdî cil spî ye û pîroz e însanetî ye û sor mehna dîsa her pîroziyê çimek em divên Sultan Êzîdê sor û sor yani pîroz e her wisa jî rengê sor her wisa jî mehna fermanê êzdiya ye. زۆر باش ئەم پرسیاری دۆم بکەم سەبار دەوەی ژماری ئێزدیەکان لە ئەرمینیا چەندەوە لە ڕێژەی سەدا چەندی ئەرمینیەکان پێک دێن یاخود دانیشتوانی ئەرمینیا پێک دەهێنن. بله ام بیژن سال 2011 دا همجمارا مروادا ازدی هاتن حساب کردن 35308 بس نه 11 سال در باز بیه یعنی به حساب اتفاق ازدی ملتی ارمنستان دا زیاده ترین 40000 باشە کێشەی یاخود پەیوەندی ئەرمەنیەکان و ئێزیدیەکان لە وڵاتی ئەرمینیا لە چی ئاستێکدایە و چۆنە ئایا کێشەتان ڕوبەڕوو دەبێتەوە یانەوە تا پەیوەندێکی پتە و باشتان هەیە؟ ام بیژن کو راستی درفتن gelek mezin hene izdiyara li Ermenistanê da yani dengê me heye li parleman da û her ciyajî milletê êzdî xwe aza û serbest dibîne bes yani muşkîle her hene yani ew normal e nav Ermeniya da jî hene nav êzdiya da jî bes wekû em bêjin yani dijî êzdiya tiştek tê kirinê na xêr yani taybetî em bêjin ku ji bo kultura me gelek derfetên mezin hene li Cumhuriyeta Ermenistanê da ji bo xaykirina ziman mesela rojnama me heye radyoyê da xeberdanê êzdikî hene û zarokê me jî li mekteba da zêdetirîn 6 gunda û bajara da ki derê milletê êzdî jiyana xwe derbas dike zarokê me koma yekê hetanî koma 12 dersê ziman û edebiyata êzdikî derbas dibin. ئەمەوێ بپرسم دەربارەی بارودۆخی ئابووری ئێزدیەکان لە ڕووی بازرگانی لە ڕووی ئابووری و سیاسیەوە ئێزدیەکان لە چی ئاسێکدان و بارودۆخیان ئێستا لە ئەرمینیا چۆنە؟ milletê êzdî li Ermenistanê da gelek yani devere da hene yani
هر وساجی پارا بتر ام بیژن جماعت ما رخی یعنی ام بیژن دشت آراراتی پارا بتر لخوالیه و آخی و گریداینه یعنی پارا بتر چاندنه و تشته یعنی آبوریه خواه وی جورایی در باز دکن یا یه رخا کچیه و یعنی رخ مثلا ام بیژن الگاز و گوتای کل یه ویچ یالی حیوان جی گلک باز مثلا دوار وی واج مجول دفن آبوریه خواه یعنی وی جورایی جی در باز دکن و هر وساجی ده حکومات داجی مثلا ده بیزنسمن ازدیا جی گلک هنه هر دوراجی ازدی ایرو تیدا ببینی یعنی ایرو ارمنستان دا تجار ناویجن چما تو ازدی یعنی تو هر پرسه خواجی یعنی تو زمان خواجی آزاد کاری خبر دی ارمنستان ده هری بی. ئەچی دەڵی دەربارەی پەیوەندی ئێزدیەکانی ئەرمینیا و ئێزدیەکانی شنگال چ پەیوەندیەک لە نێوانتان هەیە ئەتوانن پەیوەندی بەردەوامتان هەیە؟ ام بیژن که هلبت پشتی فرمانه او وکو پرا هزیده تر بو بری برا ضعف کن چوین هاتن هبو پشتی فرمانه گلک حلقاتین مزن چه بو نافبرا ازدین ورا و عراقی جی و هلبت پشتی چه کرنا زیارت جی چوین هاتن هی بترین ضعف بو و هلبت حلقاتی یعنی ایرو ام دوینن برای تکنولوژی چه قصد چه هی مزن دبه و برای تلفن اج یعنی کسی باور نت کرده روزه که وسا بی که معرف بکاره و هفدو ببینه یعنی آقاس ارد دوری هف بس هفدو ببینه و خبر بده روزه ایرون او یعنی دستانین هنه و معرف دکارن هفدو ببینن و هاش پرسی هفدو هبن یعنی ایرو از دبینم گلکی باش و چه قصد چه او حلقاتی هی قوین دبن دناوا هر دو یعنی دولت آجی. بەڕێزا جوان پرسیارێک دەکەم دەربارەی ئەوەی کە ئێوەکو ئێزیدەکان دەتانەوێت پەیوەندی نێوان ئەرمینیا تورکیا ئازەربایجان و ئێران و ئەو وڵاتانی کە لە دراوسەیە هەن لە ئەرمینیا چۆن بێت و لە چی ئارستێکدا بێت لەگەڵەوەدان کە پەیوەندی ئەرمینیا لەگەڵ تورکیا و ئازەربایجان بەرەو ئاسایی بوونەوە بچێت؟ هلبت ساواما روزه ایروین ام همو باش تزانه وکی لوراجی ارمنستان داجی اف شارع وکی هات در باسکن لقرباخ داجی اف پارا بتر گلک اکونومیکای وگره دایه و گلک جی جبر ایرو شارع امریکا و روسیه جی ام دوینن یعنی گلکی نخواشه و د اوکراین داجی راستی ام گلک ویش بیجن که در دیس هر ازدی گلک دجین راستی هر روسیه جی و اوکراین جی گلک ازدی دجین و گلک ازدی زراجی کشاندن ام بیجن که اواتشتا گلکی مخابن و د تاریخ دا جگرم دوینن هر وقت ملت که امجمار زرار کشاندن د شهر مزنده دروش بری ورا از هر حاضر بوم د یعنی جواتا که مزن جبو یعنی میجو که تایبەتی یعنی قساوی دهات کرنه جبو بشتربونا یعنی شهر دنیای دودا و بشتربونا ارمنیا و نراستیا تاریخی دور دا من تایبەتی خبرده در رقم بشتربونا ازدیا د شهر دنیای دودا دا و یعنی کیرا وان چقاس گلک بیه ازدیا هر وقت دجی فاشیزمه دجی ناتسیزمه بونه ازدی هر دم پشتگیری آشتی دکن پشتگیری معرف حزی و انسانیتی دکن روزا ایروین گرکا دولت مزن هفدو راون رونن ایرو ازدی داخواز وی دکن وکی ام قایلن وکی ام وی داخواز دکن چمک اگر اوا باوی جویه و وی روزا که بگیجه شهر دنیای مزن کیجن که ازدی تجار ناخوازن چمک شهر مزن دا کسک آلت ناکه یعنی کسک سر ناکه هموش زراره دکشین زۆر سپاس بەڕێز خدر هادجویان سەرۆکی ئێزیەکانی ئەرمینیا زۆر سپاس بۆ ئەم گفتوگۆیی کە لەگەڵ ئێمە کردن سپاس بۆ وەڵامەکانت زۆر سپاس کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون ئەمە بارودۆخی ئێزیەکان بوون لە ئەرمینیا و پەیوەندیەکانیان لەگەڵ ئێزیەکانی شنگال و پەیوەندی ئێزیەکانی ئەرمینیا لەگەڵ هەموو پێکاتە و پلانە پەیوەندیدارەکان یاخۆ بڵێن حکوومەتی ئەرمینیا بوو.